ئارمانجا وێ ئێریشێدا ملەتێ مەی ئێزری تەڤلە هەڤیە چێ بکە و نەچێ سەر سندۆقە دەنگدانە ئەم ملەتێ مەی ئێزری ئیرۆ هەمیل کار و خەبادایە هەمیل مالات گەڕهێن هەمێ بەرهەڤیا خودکەن ئاکار و خەباتێ انتخابە ئەڤ پێشمەرگە دهێڤاری بەرێ خوددانە جیای شنگالێ دا ملەتێ مەی ئێزری دەساریە بکە کار و خەباتێ خوب ڕێبە نەبە هەدەفە وانە مرشحێکی مایە ئەو مرشحێ ما بسەر نەکەبێ و هەتاش ما تێبهێز و قەوەتا خوڤە ئەمە چه سازی بێ چه قەوەت بێ ئەمێل بەر خودەن هەتا دەقیقەت هالی و هەکە چت بێ بلا ببێ شەڕێخانە سۆهرێ دوانزە شەهیدی مەل ئەردێ بوون نەشیهید دوانزە نزانم بێ گومان هەنچکی شەهید ژمە شەهیدێ خستنە وان موچێ پێشمەرگەت وەزەعان وان شاحینێ ئەرزاقی تانی ندانە عالەمێ ئەم وەکەوێ ڕۆژێ قبول ناکەن ئەم قبول ناکەن ئەدبان انتخابادا ئەمە دایکێن مەهاینا مجلس و سازیێن مەهاینا شەروانێن مەهاینا ئەم قبول ناکەن تۆ هێزی خاین بێ دیسە دەستێ خۆ بکشینێ نێڤمەدا ئیرۆ بێژمەتە هەکە هاتنە شنگال پێشمەرگە کەتنە شنگالدا میتێ ترکی نێودایە جێشێ ترکی نێودایە ئەوێ چێ ئێسەرێ شنگالێ وەکە سەرێکە هەنیێ و عەڤری نێوێ ئێسەرێ شنگالێ وێ کەچێ مەبزۆرابان وێ ماڵێ مەبزۆرابان وێ زۆر و زەحمەتیە نەفسە عەڤری نێو سەرێکە هەنیێ ماکەن ئەم بێکێم هەمزانن ژ بێکێ وەکە گوتی ئینسانە قبول ناکە ئیرۆ پێشمەرگە وەکە بەری فەرمانێ نوختێ خۆ ئەلسەری ڕێکێن ماداینن و بکەونە نێڤمەدا هەتا دایکەکە ساغە ئەتا زاڕۆکی ساغە ئەم نەترکە دینێ خولدەن و نەترکە ئاخا خولدەن و نەترکە کار و عملێ خولدەن وەلا بانگا ما بۆ گەلێ کورد ئەمت بێژن هەچی جارە مەقەومی وەکە ڕۆژە سێ هەشت پشتامە هەیە گێریلای ئازادیە پشتامانە هەکە هی بترل تەنگا بێدەبن و بترە سەر تەیارێ ترکیا لێ بدەن ئەوێ هاوارە گەلیە شنگالێ بەئێن و ئیشە لە قەوەتا خودێ و فگرێ سەرۆکاتی و قەوەتا خودێ و فگرێ دایە مە خەڵکێ شنگالێ و شەروانێن ماسائیشە مەویە بەشەمە و سازی و دەستگەهێن مە ئیشە لە ئسنا خودێ و فگرێ سەرۆکاتی ئەم دەستدا ناینن و ئیشە لە مسەرکەتی نەژی و ئیشە لە ئسنا خودێ و تاوسی مەلک و وی فگرێ پاقژێ دایمە ئەم فەرق و جدایە ناکەنێ ئش باشوور بن ئش باکوور بن ڕۆژ هەلات ڕۆژ ئاوا کی ئینسان دۆست بێ و خێرخواز بێ و ئێسلەحشمان ڕاهێلگرت و خوی ناخۆل بەر ئاخا شنگال دەدا زارۆکێ مایە ئیرۆ 300 لاشی وان جنازی وانی شەیلەکە شێبڵقاسمە کوڕێ مژی نێواندایە فەرق و جدایت بامان نینە هەمە زارۆکێمانە هەمش کیسیمە چۆن و ئەم سەرکەتنێش گێری لا ڕەتخوازن ئەم سەرکەتنێش هەمە دۆسا ڕەتخوازن و ئەس چاوێ وان ماچت کەم و سەعەتا وانە خۆش و خودێ و تاوسی مەلەکێ مە ئێزریاب هێز و قەوەتا خوڤە ئینسانێ دۆست و خێرخواز و بەرسینگێ دشمنە سەکنە ئی پێڕەوێ ئەم ژێ دیم دوعاکەن و ئەم ژێ دیم بانی خودێکەن خودێ حەقێ مەش نەحەقا بە و حەقێ مەش دشمن ببە و ئیشە لە ئسنا خودێ ملەتێ شنگال ملەتێ مەخمور ملەتێ باکوور دۆست و خێرخواز وان گێری لای سەرێکیاوە بەرسینگێ دشمنە سەکنێ هەمە سەرکەتینە و ئەم بێژن شەهید نامرێن و سەرکەتنا سەرۆکاتیژی بێ و ئازادیە سەرۆکاتی بێ ئەو شخوا پەدەکێ 2003 هەیمەنا خواویتە سەر خەلک ملەتێ مەی شنگال وەکە حزب وەکە ئەقلیم هەدەفا وێ تەفریقا ینی بەلاکردنا ملەتێ ئێزیدی کە بەلا بکە هەکە ملەتێ ئێزیدی ئێکەتیەکە وی چێ نەبێ ملەتێ ئێزیدی هەکە نەمینێ ینی دیم بندەست بێ ئەو هەدەفا وی 2003 ینی وەختێ رژیما سەدام کەتی و هەتان هەر ئەف هەدەفا ویە اشخوا 2014 جی ئەو 2003 هەتا 2014 ئەو شنگالێ لە ئالیێ عەسکەری لە ئالیێ حزبی لە ئالیێ ئیداریژی هەر پارتی دیموکراتی کوردستان بوو 2014 ینی دوازیدەی 10,000 ینی حتا 12,000 پێشمەرگەی سلاح بچەک و سلاح شنگالێ بوو ملەتێ مەی ئێزیدی دەستێ هۆوانێ داعش دەهێلا بتفاقیەکێ ینی تەکنیکی باژارێ شنگالێ چای شنگالێ سەحەبین بەرێ خۆدانە چایە کوردستانێ دهۆکێ هەولێر ئەزاخۆ یعنی حتا یەک پێشمەرگە ئەمێ بیژن شەهید نەبوو ژێکێ ملەتێ مەی ئێزیدی فکری حەکە
اف تشتێتێتە سەر ملەتی ئێزیدیش عالیە قەدە پێوە هەموو تەختیتە هەموو خطەینە هەموو نێڤاوی و دژمن ینی ئەف تشت تێتە ماشاندن ئیرۆژی هەر وسانێ وەکە ملەتجی زانێ و ملەتی عراقی هەموو زانێ دەهی جۆتمە هێ دەنگدانە پەرلەمانی عراقیە ئیرۆ مەژی ئەف زیدەی مەهەکێ ئەمژی کارتکن وەکە پارتیا ئازادی دیموکراتیا ئێزیدیا پادێ و ملەتێ مەی شنگالێ و سازیت ما شنگالێ کارتکن سەر وی کاری باوەریا وان چێبوو هەکە ئەم ئیرۆ وەکە پاردێ وەکە حەزب ئەم سەر بکەون و ئەم بگەهنە پەرلەمانی عراقی ئیرۆ وان پزگیرێکا چێتکن بەرێ خۆدانە شنگالێن و بەرێ گوتن گۆ ئاشتی کۆچەر بەرپرسێ لەقە هەفدە شنگالێ وێ ئەوێ و هەنەک ئەندام کادر و ئەندامت خۆڤە و ڤیان دەخیلڤە و محەممە خەلیلڤە و هەنەک دیژیڤە و بەلکی وسا کار کردبوون هەکە پێشمەرگەژی پیرە بێن کە بێنە بەر شەرفەدین بلا ملەتێ مەی ئێزیدی زانبێ ئەفبەری دە ڕۆژایە بابێ شێخ ئەو خەتا سوهرە ئێزید خانێ ینی بابێ شێخ هات بەری خۆدا چای شنگالێ زیارە چای شنگالێ کرد مالم مالگەریا لازم بوو فکرێ مای ئێزیدتایە لازم بوو هاتە بەری دقیقا بەری چاغی هاتە چای شنگالێ چە بەر شەرفەدین بابێ شێخ وان ئینسانێت بەر شەرفەدین وان ئینسانێت قەدە پێوە وەکە مالا ئات شەشۆ حەیدەر شەش و قازم شەش و قەدەغە کرد نەهێ لە بابێ شێخ چە بەر شەرفەدین ئیرۆ داخوازیە ئاشتی کۆچەر و هەنەک بەرپرست قەدە پێتکە هەکە ئیرۆ بێنە بەر شەرفەدین و لەقە هەفدە بێن بەر شەرفەدین دیسا وەکە بەری 2014 لەقە کار بینن بەر شەرفەدین پەدەکە چیت خوازێ پەدەکە بەری نوهەجی مگۆ پەدەکە خەلاسکردنا ئێزیدیا خوازێ پەدەکە ئێزیدیا دەستی ئێزیدیا ژێک قوتتکە پەدەکە تەفریقی تابژێنێ بێزیدیا یعنی نو هەم بلەتێ مەی کەمپا بنە دەستە ئەم تێلەفۆنێ ملەتی خۆی بلانێ ئەوژی دژمنژی زانبێ ئەم تێلەفۆنێ ملەتی خۆتکن ملەتێ مەت بیژێ ئەمە دل و جانەمە بوەڕێنا بەس ئیرۆ ئەمە بن زلمیەکێ دەینە کا گەلی ملەتێ ما خۆش بنوێ زلمیە دەریخین کەسش مەش چای شنگالێش نێزان نەمدیە کەسش ما ینی ئارامیال چای شنگالێ هەی زبار ناکەم کوردستانجی هەبێ دەولەتە عراقێژی هەبێ ئیرۆ ئەمکارن هەما ینی وەکە دیتنا وە دیتی ئەف زیدەی دە ڕۆژە بابێ شێخ و چەند چای شنگالێ هەمووت گەریێ ڕۆژەکە یەکی تشتێک نەگوتیە ڕۆژەکە یەکی نەگۆ مشکلەک چێ بووە ڕۆژەکە یەکی نەگۆ پەیڤەکە نەخۆش هاتیە گوتن یعنی تشتێ مشکلێ بەری جۆتمە هێل 2017 مشکلێ هەبوون هەنگێ ئەوژی بریا ئاقەدە پێبوون 2017 و هەتا ئیرۆ ینی مشکلەکە ئالیە چای شنگالێنینە